اشترون ئەمە لە میوانەکەم دەپرسم دکتۆر ئەیوب سابیر گەڵاڵی پسپۆر لە بواری قەیرانەکان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاس. کۆبوونەوەکان تا ئێستا باش دەڕۆن، دۆخەکە چۆنە بینیت بۆ ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا؟ زۆر سپاس بۆ جنابێت بۆ کوردستان 24. طبعا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو ئەگەر ئێمە وەڵی سیر بکەین چەند کۆمەڵێک گفتوگۆ وهروە سەردانیکردنی شاندی ئەم حکوومەتی اتحادی لە بەغدا و هەروە شاندی هەرێمی کوردستان کۆمەڵێک کۆبنەوەیان وە کۆمەڵێک دیالۆژیان کردووە لەسەر کۆمەڵێک خاڵ وەکو دەڵێ خاڵی هاوبەش بەڵێن ڕێکەوتنی سەرەتایی کراوە. ئەوەی کەوا ئێستا هەیە شاندێکی باڵا ئەروەکو جەنابدا ئاماژەدا پێندا شاندێکی باڵای هەرێمی کوردستان لە بەغدایە بۆ ئەوەی بگەن ڕێکەوتنی چینیایی لەگەڵ حکوومەتی اتحادی بەپێی بناوەکانی دەستور بەپێی هەموو ئەو پرەنسیپانەی کەوا مافی هەرێمی کوردستان لە چوارچەوەی دەستوری عێراقدا ئاماژە ڕێکەوتنەکان گەرنتین بۆ هەرێمی کوردستان، ینی خۆمە یەکەم جار نییە کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوتنی دەبێت بەڵام دواتر وەکو خۆیان جێبەجێ ناکرێنەوە هیچ گەرنتیەکی تێدایە؟ زۆر بەداخەوە حکوومەتی اتحادی لە ماوەی ڕابردوودا و پێی ئەو هەموو ئەو ئەزمونانێکە بووە هەمیشە کێشە دەبێنێتەوە یاخود کێشە بە کێشە دەستپێرێ بۆ ئەوەی هەم کات بە فیڕۆ بداتن و هەم هەروەها نەگەینەی دەرەنجامێک کەوا بەڕزامەندی بێتن. من دەمێ ئاماژە بە خاڵێ بکەم هەموو ئەو کێشانێک کەوا هەیە کێشەی تەکنیکین هیچ کێشەیەکی سیاسی نییە، بەڵکو ئەو حکوومەتی اتحادیە کە زۆر جاران وەکو دەڵێتن کێشەکان دەکاتە کێشەیەکی سیاسی و زۆر بەداخەوە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر نادەت پەروانە زۆر نادەستوریانە برسی دەکرێن ئەوە نزیکە بۆ ماوەی 2 مانگ زیاتر ئێمە پێمان سێمان کەوا خەڵکی هەرێمی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە دۆخی سەختدان و موچەیان بڕاوە کە زۆر نادەستوری و زۆر نادەت پەروەرانەیە. مەبەستە دەوەیە کە کێشەکان کێشەی سیاسی نەک تەکنیکی نەبوورە کێشەی تەکنیکین نەک سیاسی کێشەی تەکنیکین هەموو کێشەکان کێشەی تەکنیکین چونکە ئێمە کە سیر بکەینەوە هەم لە ڕووی بودجەوە هەم لە ڕووی بابلین کێشەی تەکنیکی هەناردەکردینەوەتەوە ئەوانە کێشەی سیاسی نین بەڵامەوە حکوومەتی اتحادیە کە زۆر بەداخەوە باشە کێ لە دروستکردنی ئەم قەیرانانە قازانج دەکات لە بەرژەوەندی کێیە؟ عەقڵیەتێکی سیاسی هەیە لە حکوومەتی اتحادی وەکو دەڵێ زاڵە بەسەر جونگە سیاسیەکان و کۆمەڵێک با بڵێن ڕموزی شەناوانە دەکەونە ژێر تەوژمی ئەو عەقڵیەتە ئەو عەقڵیەتە وا دەکاتەوە هەمیشە کێشەکان بەردەوام بن قەیرانەکان بەردەوام بن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەپێچەوانەوە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم پابەندەکانی خۆی و بە زیادەوەش وەکو دەڵێت جێبەجێ کردووە و هەروەها تەنانەت سەرکردایەتی سیاسی کرد و خودی جەنابی سەرۆشی حکوومەتیش کە هەمیشە لەسەر هێڵ بووە بۆ ئەم بابەتە لەسەر خەت بووە هەمیشە ئاماژەی بە ئەوەدا و هەوڵی بۆداوە کەەوە کێشەکان لە ڕێگای حیوار و لە ڕێگای دیالۆگ چارەسەر بکرێ بەبێ ئەوەی ئێمە لە مافە دەستوریەکانی خۆمان بەڕاستی خۆش بین. باشە هەرێمی کوردستان هەموو کات دەڵێت ئێمە پابەندیەکانی خۆمان جێبەجێ کردو جەنابیش وەکو چاودێرێک بگومان دۆخەکە بینیست هەروە دەڵێت کەواتە بۆچی حکوومەتی عێراق کێشە دروست دەکات بۆچی نایەوێت ماف و شایستە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان بنێرێت؟ من دەگەڕێمەوە هەر وڵامی پێشوو کەوا عەقڵیەتێکی سیاسی لە دوای ئەم بابەتەوەیە لە عێراقدا لە حکوومەتی با بڵێن اتحادیدا کێشەکان دەکاتە کێشەیەکی سیاسی کێشە تەکنیکیەکان کە بۆ پسپۆرانی تەکنیکی لێ ناگەڕێ و زیاتر وەکو دەڵێتن بابەتە سیاسیەکە زاڵ دەبێت بەسەر کێشە تەکنیکیەکانەوە ئەوە لێ دێکەوە هەمیشە گفتوگۆکان بەرەو ئاقارێکی وەکو دەڵێتن ناڕێک و نادروست بڕواتن و کێشەکان وەکو خۆی یاخود لە شوێنی خۆی بەردەوام بێ و یاخود نەگەینە هیچ ئەنجامێک لەگەڵ حکوومەتی اتحادی بۆ هیوایەن کەوا ئەم دانیشتنانەی بەم دوایە کەوا لە نێوان حکوومەتی اتحادی و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام درراوە لە ماوەیەکی نزیکدا بگەینە ئەنجامێک بۆ ئەوەی ئێمە بگەینە نەتیجەیەکەوە ئێمە شەریکین لە عێراقدا لەسەر پرەنسیپ و مەبدەئی تەوازن و تەوافق و شەراکەت کە دەستوری عێراقی لەسەر بنیادنراوە. دکتۆر لە ڕاستیە عێراق چی ئەوێت لە هەرێمی کوردستان تاوەکو کە بگەنە ڕێکەوتنێک کە یەکجاری بێت و کێشەکان کۆتاییان پێبێت؟ عێراق لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەو ڕێکەوتنانی کەوا هەیە چ لە با بڵێن لە بودجەدا و چوە ئەو ڕێکەوتنانی کەوا پێش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کراوە ئەو داواکاریانی کەوایە حکوومەتی هەرێمی کوردستان لە نەوتدا طبعاً بەداخەوە نەوت لە ساڵی 2023
هەناردەکردنی ڕاوەستاوە کە ئەوە زەرور و زیانمەندێکی زۆر بە هەم خودی عێراقەتەوە هەم بە هەرێمی کوردستانیش نزیکەی 25 میلیارد دلار وەکو دەڵێتن زیان بووە لە هەناردەکردنەوەی کەوا ئەنجام نەدراوە. عێراق لەو بابەتەوە ئێمە پابەندە داراییەکان پابەندەکانی تر سەبارەت بنەوت هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بووە بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکات کە دەڵێم کێشە تەکنیکیەکان چارەسەر بکات و واروها بە هیچ شێوەیەک وەکو دەڵێتن تەداخلی نەبیتن لەگەڵ کێشە سیاسی. باشە بەڵام شتێکی جیاوازەوەیە کە هەموو سەرکردایەتی هەرێمی کوردستان دەوترێت دەڵێن کە ئەم کێشانە سیاسین بۆ هەرێمی کوردستان دروست دەکرێت کاتە چۆن بۆچی جەنابەت بۆ چوونە جیاوازە کاڵێمانە کێشەی تەکنیکین کە دەڵێم کێشەی تەکنیکین ئەو بابەتانەی بابەتی نەوت بابەتی بودجە کێشەی سیاسی نین من لەو ڕوانگەوە وەکو بڵێ بۆ بابەتەکە دەچم کێشەیەکی سیاسی نییە لەگۆڕەوە بەڵام حکوومەتی عێراق دیکاتە کێشەیەکی سیاسی دەبێمە ئەو چەمکە و مەفهومە بزانین کە هەمیشە کێشە تەکنیکیەکان کە لە ئارادایە بەڵام لایەنی تر دەیەوێتن بیکاتە کێشەیەکی سیاسی واروەها ئەکو گوتم لە بەغداش تەوژمێک عقلیەتێک هەیە کەەوە هەمیشە بەو ئیتیجاها دەڕوە بەو ئاراستە دەڕوە. باشە پێتان وایە ئێستا چەند هەرێمی کوردستان و بەغدا لە یەک نزیک بوونەتەوە بۆ ئەم کێشانە چارەسەر بەپێی ئەو هەواڵانە یاخود بەپێی ئەو دانیشتانی کەواکراوە لە نێوان شاندی هەرێمی کوردستان و شاندی حکوومەتی اتحادی بەرەو پێشبەچینێکی زۆر باش بخۆوە بینیوە کە ئێستا شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە بۆ ئەوەی ئەمڕۆ بگەنە وەکو دەڵێتن خاڵی کۆتایی واروەها نەتیجەیەک وا بڕیاریشە بەیانی حکوومەتی اتحادی کۆبنەوەی خۆی هەیە لەوێن دەر وەکو دەڵێتن بڕیارت لەسەر کۆی ڕێکەوتنەکە بکرێ کەوا لە بەژەوەندی هەردوو لادابێ. زۆر جار دەگوترێت کە ئەوە حکوومەتی عێراق نییە کە بڕیار دەدات بەڵکو لایەنەکانی نەو چوارچێوەی هاوهەنگی نەم ئێوارەیە ئەوان کۆ دەبنەوە. پێتان وایە کە لایەنەکانی چوارچێوەی هاوهەنگی نیەتی چارەسەرکردنی کێشەکانیان هەیە؟ کە من گوتم تەوژمێکی سیاسی هەیە عقلیەتێکی سیاسی هەیە لە دەرەوەی با بڵێن ئەو مامەڵەیە کە لە پێویستە حکوومەت خۆی با بڵێن سەرپەرشتی بکاتن و بەڕێوەی بە ئاوەیە ئەکید بڵێ چوارچێوەی هەماهەنگی یاخود با بڵێن سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی وەکو دەڵێن هەم دەسەڵات هەم کاریگەری خۆیان هەیە لە بڕیارە سیاسەکان لە بەغدا و ئەوەش بە لە ماوەی ڕابردوودا بینیتماکە چەندی جار ئێمە گەیشتینە چەند ئەنجام و نەتیجەیەک بەڵام دوجار کە بەداخەوە هەمیشە ئەو عقلیەتی سیاسی کەوا لە عێراقەیە لە حکوومەت کەزاڵ بۆ بەسەر حکوومەتیشدا جومەکانی حکوومەتدا وای کردووەکەەوە ڕێکەوتنەکان نەکرێتن. کەواتە پێت وایە ئەم ڕێکەوتنانی ئێستاش ئەگەر بێنە ئاراوە هەمووی ڕێکەوتنی کاتیە بن؟ ئێمە بە پێش ڕووداوەکان نەکەوین. ئێستا لێک نزیک بوونەوەیەک هەیە لە نێوان هەردوولادا شاندی هەرێمی کوردستان ئێستا لە بەغدایە و گفتوگۆیە لەگەڵ با بڵێن لایەنی حکوومەتی اتحادی بابزانین نەتیجەکان دەگەنە چەند وەکو دەڵێتن پاشتریش وەکو عەرەبدەری لیکۆلی حادثین حادی ئەو کات هەم قسەی خۆمان دەبێتن و هەم بۆچنی خۆشمان. زۆر سپاس دکتۆر ئەیوب سابیر گەڵاڵی پسپۆر لە بواری قەیرانەکان زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ خۆش.